جنابی سەرۆک بارزانی بەڕێزان کەسایەتی ئائینی و لە هەموو ئائینەکان ئامادەبوانی بەڕێز میوانانی ئازیز لە هەر کوێ هاتبن ڕۆژتان باش و هەموو لایەکتان بەخێر بێن. هەمووتان بەخێر بێن بۆ هەولێر، بەخێر بێن بۆ کوردستان، بۆ سەرزەمینی ئاشتی و پێکەوە ژیان. زۆر خۆشحاڵم لە ڕێوڕەسمی ڕۆژی نوێژی نیشتیمانیدا پێکەوەین کە یەکەم جارە لە کوردستان بەڕێوە دەچێت و ئەو ڕێژە گەورەیە لە سەرکردایەتی ئائینی و کەسایەتی فکری لە ئائین و کەلتوری جیاوازەکان بەشداری ئەم مەراسمانە دەکەن. هەر لێرەوە دووبارە بە گەرمی و لە دڵەوە پیرۆزبایی جەژنی قیامەت ئیستەر لە تەواوی هاوڵاتیانی مەسیحی لە هەرێمی کوردستان و عێراق و لە هەموو جیهانی مەسیحیەت بەگشتی دەکەم. هیوادارم جەژنێکی ئارام و ئاسوودە بەسەر بن. ئەمڕۆژ دەستپێشخەریەکی گرنگ کە لەگەڵ ڕوانگەی هەرێمی کوردستاندا بۆ چەسپاندنی کەلتوری پێکەوە ژیان و لێکتەیگەیشتن دەگونجێت، دوور لە گرژی و دابەشبوونیش زەمینەیەکی گشتگیر بۆ گفتوگۆی ڕۆحی و مرۆیی لە نێوان گەلاندا دەڕەخسێنێت. فرەیی ئائینی و کەلتوری لە کوردستان هەرگیز بارقورسی نەبووە، بەڵکو سەرچاوەی هێز و سەقامگیری و هەمیشە جێی شانازیمان بووە. بە درێژایی ساڵان هەرێمی کوردستان سەلماندوویەتی کە نمونەیەکی واقعیە لە ڕێزگرتن لە فرەیی و پاراستنی ئازادیە ئائینەکان و دروستکردنی ژینگەیەکی ئارام بۆ هەموو پێکهاتە جیاوازەکان لە هەر ئائین و نەتەوەیەک بن لە هەرێمی کوردستان. وەک ئەم بەیانیە گوێمان لە قسەکانی بەڕێز مەلا عەبدوڵڵا وەیسی سەرۆکی یەکێتی زانایانی ئائینی ئیسلام لە کوردستان کە باسی کرد، زیندووترین نمونەی کولتوری و فرەیی و پێکەوە ژیان و لێبوردەیی لە کوردستان ئەوە بوو کاتێک ساڵی 2014 هاوڵاتیانی ئێزدی و مەسیحیان لە سەردەستی تێرۆریستانی داعش ڕووبەڕووی جینوساید بوونەوە. لە بادینان بە تایبەتی و لە زۆر شوێنی دیکەی کوردستانیش دەرگای مزگەوت و قوتابخانەکان بۆ ئاوارەکان کرانەوە و هەموو یارمەتی و هاوکاریەکیان پێشکەش کرا کە سەرەتای 2000ەکان بەداخەوە شەپۆلی توندوتیژی بەرامبەر بە هاوڵاتیان لە مەسیحی و خەڵکی سوننە لە شوێنەکانی دیکەی عێراق دەستی پێکرد، ئەوان هاتن لە هەرێمی کوردستان گیرسانەوە. لێرە لە هەرێمی کوردستان لە لانکەی لێبوردەیی و پێکەوە ژیان پێشوازیان لێکرا و حەوێندرانەوە. هەموو ئەمانە لەسەر فەرمانی ڕاستەوخۆی جەنابی سەرۆک مەسعود بارزانی ئەنجام دران. وای لێهات هەرێمی کوردستان پێشوازی لە سەرووی 2 ملیۆن ئاوارە و پەنابەر بکات. ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان زیاتر لە 133 زیادی کرد. ئێستاش حاڵی حاضر نزیکەی 1 ملیۆن ئاوارە و پەنابەر هەیە. خۆشبەختانە نە ئەوسا و نە ئێستا هیچ کێشە و ڕووداوێکی ئەمنی و کۆمەڵایەتی ڕووی نەدا. ئێستاش ئەوانەی گەڕاونەتەوە شوێنی خۆیان یادگاری خۆشیان لە هەرێمی کوردستان هەیە و بەردەوام بەسەرەدان دێنەوە بۆ ئێرە. ئێمە باوەڕمان وایە کە بەهێزکردنی ئاشتی لە باوەڕی قوڵەوە بە بەهای مرۆڤ و بەڕێزگرتن لە شکۆی مرۆڤایەتی بەبێ جیاوازی سەرچاوە دەگرێت. ئەم بەهایانە کاتێک تەواو جێگر دەبن کە لە سیاسەتە گشتیەکان پەروەردە، دادپەروەری و هاوکاری نێوان ئائین و کەلتورەکاندا پشتگیریان هەبێت و بە بڕوا کاریان پێ بکرێت. ئێمەش لە هەرێمی کوردستان بە جددی و بێ ڕاوەستان کاریان بۆ دەکەین. عەزمونەکان و مێژوو سەلماندوویەتی گفتوگۆی ڕازگوانە باشترین ڕێگایە بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکان و بەهێزکردنی متمانە لە نێوان
خەڵکەوە. لێرەوە ئێمە ئەم چالاکیەی کە ئەمڕۆ لە هەولێر دەکرێت بە هەنگاوێکی جددی دەزانین بەرەو چەسپاندنی زیاتری کەلتوری لێک تێگەیشتن و ڕێز لە یەکترگرتن. هەروەها پەیامێکە لە کوردستانەوە لە هەولێرەوە بۆ جیهان کە دەڵێت فرەیی هەڕەشە نییە، بەڵکو سەرچاوەی دەوڵەمەندیە و کۆمەلگا دەتوانن بە ئارامی و شکۆ پێکەوە بژین کاتێک لەسەر متمانە و کرانەوە بنیاد دەنرێن. هەر لەم دەرفەتەدا جارێکی تر هاوخەمی قۆڵی خۆمان بۆ کۆچی دوایی قەداسەتی پاپا فرانسیس دەردەبڕین کە نمونە بوو لە خاکەی و لە کرانەوەی ڕاستەقینە. هەمومان نزای بۆ دەکەین و خوای مەزن گیانی شاد بکات. قەداسەتی ئەو بەسەردانێک بۆ کوردستان لە ساڵی 2001دا شەرەفمەندی کردین. ئەو سەردانە وەک ڕووداوێکی مێژوویی لە بیرەوەری هەموو پێک هاتەکانی گەلی کوردستان و عێراق بەبێ جیاوازی دەمێنێتەوە. هەمیشە جێی شانازیمان دەبێت. میراتی ئەو وەک چرایەک بۆ ئاشتی و لێبوردەی بەردەوام لە نێو ئێمە و لە هەموو جیهاندا ئامادە دەبێت. ئومێدەوارین ئەم ڕۆژە ببێتە نەریتێکی ساڵانە کە کەلتوری گوێگرتن و لێبوردەیی و یەکتر قبولکردن و پێکەوە ژیانی ئاشتیانە بەهێز بکات و هاوکار و بەشدار بێت لە فراوانکردنی پردەکانی متمانە لە نێوان کۆمەڵگەدا. هەروەها ببێتە دەنگی هەموو ئەوانەی باوەڕیان بە ئاشتی هەیە وەک هاوبەش و بەرپرسیارەتی. زۆر سوپاسی هەموو ئەو کەسولایانە دەکەم کە بەشداریان لە ڕێخستنی ئەم چالاکیە کرد. سوپاس بۆ هەموو ئەو بەشدار و بەڕێزانەی لە ناوەوە و لە دەرەوەی کوردستان هاتوون. پشتگیری و بەشداریکردنیان گرنگی ئەم پەیامە دەردەخات و هیوامان پێدەبەخشێت بۆ داهاتوویەکی سەقامگیر و دادپەروەرتر. هەروەها لە هەرێمی کوردستان زیاتر هانمان دەدات و کوردستان بۆ هەمیشە بە نیشتیمانی فرەیی پێکەوە ژیان یەکتر قبولکردن و لێبوردەیی لێکتەگەیشتن و ئاشتی دەمێنێتەوە. هەموو لایەکتان بەخێر بێن بۆ هەولێر، بەخێر بێن بۆ کوردستان. زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان، هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ دەخوازم و دیسان بەخێر بێن. زۆر سوپاس. Thank you.